ڕۆژێکتان باش ڕۆژێکی باش و بە خێر و خۆشی دەست پێ بکەن ئینشاڵڵا ڕۆژێکی تەندروست بێ بۆ هەمووتان. ئەمڕۆ بەیانی 24 تەوەرەکانی زۆر گرنگن و هەمیشە وەک پێشتریش تەوەری بە سوودمان بۆ ئامادەکردوون. ئەم ڕۆژ بە هەمان شێوە تەوەرێکمان ئامادە کردووە، یەک دوو تەوەر و کەسانی پسپۆر قسەی لەسەر دەکەن کە زۆر باشن بۆ بەیانیان باسی بەختەوەریەکەین و باسی وەکەین هاوسەران چی بکەن. پێچگە لەمانش کۆمەڵە بڕگە و بابەتمان ئامادە کردووە بە هەندێکیانتان پێ ئاشناکەم، دواتریش بەردەوامم لەسەر بڕگە و بابەتەکانی دیکە. وەزارەتی تەندروستی نۆرینگەیەکی ڕاوێژکاری خێزانی بۆ ئەو کەسانە دەکاتەوە کە تازە ژیانی هاوسەری پێک دەهێن و تێیدا ڕاوێژیان پێدەدرێت و وانەی یاسای و کۆمەڵایەتی و تەندروستی دەخوێنن. لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشێک لە خانمانی دەستڕەنگین پێشانگایەکیان بۆ کارە دەستیەکانیان کردەوە. ئەو خانمانەی بەشداریان کردووە بە گرنگی دەزانن لە سەرجەم شوێنە گشتیەکان پێشانگایان بۆ بکرێتەوە و برێوی زیاتر بە کارە دەستیەکانیان بدەن. کۆمپانیایەک لە ئێرلندا بە درۆن خۆراک و خواردن دەگەێنێتە کڕیاران و کار بۆ ئەوە دەکرێت ڕێگەی دیلیڤەری بە درۆن جێگەی ئەمڕازەکانی دیکە بگرێتەوە. ئەم بەیانێ لە سلێمانیەوە دەست پێەکەین باسیەوەتان بۆکەم کە بە ئامانجی تیشکخستنە سەر هەوڵەکانی میدیا بە تایبەت لە بابەتە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان و هەروەها چۆن بتوانرێت میدیا ڕۆڵێکی جددی ببینێت لە هۆشیارکردنەوەی تاکەکانی ناو کۆمەڵگا. میدیا کۆمەڵگا ئاراستە بکات. بۆیە لە شاری سلێمانی لە ژێرناونیشانی دیداری خالقی ئەم سیمینارە ئەم دیبێتە سازکراوە کە لەلایەن هونەرمەندی گەورەی کورد مەزهەری خالقیەوە ئەو خاڵانە خرانە ڕوو کە پێویستە میدیاکاران و کەناڵە میدیاییەکان بیگرنە بەر. با بەیەکەوە ئەم راپۆرتە ببینین بزانین لە دیدارەکەدا باسی چی کراوە چۆن میدیا بتوانێت ڕۆڵی پیشەیانەی خۆی لە ناو کۆمەڵگەدا بگێڕێ. دیداری خالقی دیدارێکی تایبەتە بە هونەرمەند مەزهەری خالقی کە تێیدا ڕووناکی دەخرێتە سەر ئەزمموی ڕۆژنامەگەری هونەرمەند لە ڕادیۆی سنە و تاران لە ڕۆژهەڵاتی کوردستان کە چۆن لەو زەمانەدا توانیویانە لە ڕێگای ڕۆژنامەگەریەوە خزمەت بە ئەدەب و فەرهەنگی کورد بکەن. ئەمە پرۆژێکی بەردەوامە ماگانە هەڵدەسین بەوەی کە دیدار بکەین لەگەڵ کەسایەتە بەناوبانگەکان و خاوەن ئەزمونەکانی ناوخۆ و دەرەوەی کوردستان کە هەنێکیان لە دەرەوە لە پەناهەندەیی دەژین بۆەوەی ئێمە بتوانین سوود لە ئەزمونیان وەرگرین و لە ئامانجمانایە و لە هەدفمانایە کە بەردەوام بین ماگانە بۆ ئەو دوو پێناوە. یەکەمیان بۆ ئەوەی کە ئێمە مباشر ڕوبەڕوو ئەو زانیارانە لە زاری خۆیان وەرگین و بە دۆکومنتی بکەین، پاشانش لە دوو کتێبێکە ساڵانە هەمویان ئەنووسینەوە و بەردەستە بێت. سازدانی دیدارێکی تایبەت لەسەر میدیا و ڕۆژنامەگەری لە کاتێکدایە زۆرێک لە چاودێران و پسپۆڕانی پرسانی نیشتیمانیەکان پێیان وایە دەکرێت بەشێک لە میدیاکان بە شێوەیەکی باشتر لەسەر ڕەهەند و پرسانەتەوایەتی و نیشتیمانیەکان کار بکەن ببنە دەواازەیەک بۆ تەواوی پرسەنەتەوایەتێک. میدیای کوردیش لەبەرەوەی ئێمە دیدێکی نیشتیمانمان نییە، نە بۆ ئیداری میدیا، نە سیاست، نە کولتور، نە فەرهەنگ، چوارچێوەیەکی هاوبەشی دیان پێدراومان نییە. چەسپاوە نیشتیمانی و سیاسیەکانی وڵاتەکەمان دیار نییە. لەبەرەوە بەداخەوە ئەگەر دوو جار ڕۆڵی ئەرێنی ببینێ، بەداخەوە سێ جاریش ڕۆڵی نەرێنیە بینێ، بە جۆرێ بەشە لە میدیا بۆتە جەنگی دەرونی بۆ وێرانکردنی خۆمان و ڕەشبیرکردنمان بەرامبەر کەسێتی نەتەوەی و ئایندە و ئێستامان و تەنانەت بڕوابوون بۆی کە ڕۆژێ دێ کوردستان ئەکرێت لەمە باشتر بێت، لەمە جوانتر بێ و ئێمە سەرکەوین بەسەر گەندەڵی و ناعەدالەتی و خراپ بەکارهێنانی دەسەڵات و نەبوونی دیدگار. بڕیارە دیداری خالقی ببێتە دەواازەیەک بۆ ئەنجامدانی چەندین دیدار و پانێڵی دیکە تاکو بتواندرێت لە ڕێگەی ئەم دیدارانەوە ڕۆشنایی زیاتر بە ڕۆڵ و ئەرکی میدیا ببەخشرێت بە تایبەت لەسەر پرسی نەتەوایەتی و نیشتیمانیەکان و بۆ هۆشیارکردنەوەی تاک. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.
نۆرینگەی ڕاوێژکاری خێزانی بۆ هۆشیارکردنەوەی خێزانەکان کە ئەو خێزانانەی کە تازە ژیانی هاوسەرگیری پێکێنن لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەت یاریمی کوردستانەوە ئەو بە سەرپەرشتیەکرێت. ڕاوێژکاری خێزانی بەو کەسانە ئاەت کە تازە هاوسەرگیریان کردەوە کوڕ و کوچە گەنجانەیە چنە ژیانی هاوسەریەوە. بۆ ماوەی ڕۆژێک وانەکانی یاسایی و کۆمەڵایەتی و تەندروستی ژەخوێنرێت. ئەو کاتێک کە فەحسی خوێنەکەکەن پێویستەکە کە ئەو وانێش وەربگرن. بۆیە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر کردنەوەی نۆرەنگەکە بە هەنگاوێکی گرنگ دەبینێت. وەک یەکەمین هەنگاو بۆ هۆشیارکردنەوەی خێزانەکان کە تازە ژیانی هاوسەرگیری پێک دێنن، نۆرینگەیەکی ڕاوێژکاری خێزانی لە هەولێر کرایەوە و هەر کەسێک هاوسەرگیری بکات دەبێت بۆ ماوەی ڕۆژێک لەم نۆرینگەیەوانەی کۆمەڵایەتی تەندروستی و یاسایی بخوێنێت. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ئەمە بە هەنگاوێکی گرنگ دەبینێت و پێی وایە ڕۆڵی لە هۆشیارکردنەوەی خێزانەکاندا دەبێت. لەلایەنی چەند بابەتێکی گرنگەوە بۆیان لەلایەن ڕاهێنەرانی ئەوە کە پسپۆری تایبەتن لەلایەنی تەندروستی کۆمەڵایەتی و هەروەها لە ڕووی یاساییەوە بۆیان شی دەکرێتەوە کەەوە چۆن هاوکاری یەکتر بن، پرۆسەی هاوسەرگیری چۆن بەڕێوە ببن لە داهاتوو لە کاتی ئەوەی کەەوە بەبێ منداڵن دوای ئەوەی کەەوە منداڵ وەچە دەنێنەوە چۆن بەخێو بکرێن و گشت ئەو وردەکاریانەی تێدا باز دەکرێتن بۆیان بۆ ئەوەی زیاتر ڕۆشناییان هەبێتن لەسەر پرۆسەی هاوسەرگیریەکە. ئەوەش بیرۆکەکەی لەوەی هاتیە لەوانەیە چەند جارێک چەند کێشەیەک هەبوو بێتن لە ماوەی ڕابردوو کەەوە دوای ئەوەی کەوا توێژینەوەی لەسەرکرایە هۆکارەکەی ئەوەیە بێتن بەشێک لەو کەسانێکەوە هاوسەرگیری دەکەن لەوانەیە شارەزاییان لە هەندێک لایەنی کۆمەڵایەتی تەندروستی یان چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ یەکتری نەبێتن. ئەم نۆرینگەیە بیرۆکەکەی لەلایەن ڕێکخراوی ئامێزی خێزان بۆ پرسە کۆمەڵایەتەکان بە هەمانگی لەگەڵ یەکێتی ئافرەتانی کوردستان کراوەتەوە و لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەت یاریمی کوردستان سەرپەرشتی دەکرێت. بیرۆکەی ئەم پرۆژەیە بۆ ساڵی 2009 دەگەڕێتەوە لەلایەن پەیمانگای ئامێزی خێزان کە دواتر بە هاوکاری لەگەڵ یەکێتی ئافرەتانی کوردستان لە چوارچێوەی پەیمانگای ئامێزی خێزان تەنفیز کراوەتەوە لەلایەن لە بەشی ڕێنمایی پێش هاوسەرگیریەوە کە بریتی بووە لە دانانی ئەو خولانەی کە بۆ ئەو گەنجانەی کە دەیانەوێت پرۆسەی هاوسەرگیری پێوێنن و لە ئەنجامی بەدواداچوون بۆمان دەرکەوت کە بە حەقیقات ئەو گەنجانەی کە ئەم جورە خولانە دەبینن و ڕاوێژی خێزانی بە بەردەوامی وەردەگرن کێشەکانیان زۆر کەمترە و زۆر کەمتر تووشی کێشەی خێزانی دەبنەوە. بۆیە داوامان کرد لە چەندین هەوڵدا کە وەزارەتی تەندروستی یان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جۆرە پرۆژەیە بگرێتەوە خۆی هاوکات لەگەڵ پرۆژەی تەندروستی کە پشکنینی خوێنە کە بۆ گەنجەکان دەکرێت. چەندین هەوڵدرا بەڵام هەوڵەکان سەریان نەگرت. دواتر ئەمە ماوەی ساڵێکە لە گەل حکوومەت لەگەڵ وەزارەتی تەندروستی لە سەرخەتین ڕێیان لەگەڵ هاوسەرەکەی هاتووە دوای پشکنینی خوێن چۆتە نۆرینگەی ڕاوێژکاری خێزانی بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرن و زانیاری تەواویان هەبێت لەسەر پرۆسەی هاوسەرگیری. ئەو دەڵێت سوودێکی زۆرمان لەم وانانە بینیوە و بەرچاومان ڕوونتر بووە. یەکەم جەرکاتی نێرکۆنە فەحس و شتەکانمان کرد، فۆرمان لۆ پڕکراوە، دوایەکە فەحسی خینمان کرد، دواتریش هاتین لۆ ئەو دەورەی کە باسی لاینی تەندروستی و کێشەی کۆمەڵایەتی و لە ڕووی یاساوە باز دەکاتن کە دەورەیەکی زۆر باشە، ئیستیفادەیەکی زۆر باشمان لێبینی. زانیاریەکان پێمان گەیشت کە لەگەر یەک چۆن تەبابین کێشەی خۆمان چۆن ئەگەر کێشەکە بوو لە بینی خۆمان چارەسەریکەین نەبیتە سێم کەس. هەروە نەخۆشیەکانش ئەگەر نەخۆشیێکمانە بوو زوو بچین بە خۆمان پێکەوە نەخۆشیەکانی خۆمان چارەسەر بکەین. نۆرینگەی ڕاوێژکاری خێزانی گرنگی تایبەت بەخۆی هەیە و لە ئێستادا ئەو کەسانی تازا و سەرگیریان کردووە بۆ ماوەی ڕۆژێک وانەکانی یاسایی و کۆمەڵایەتی و تەندروستی دەخوێنن. بڕیار وایە کە لە ماوەکانی دااتوودا ماوەی خولەکە بکرێت بە 3 ڕۆژ بۆ ئەوەی هاوسەران باشتر لە پرۆسەی هاوسەرگیری تێبگەن و بە دوور بن لە هەر حاڵەتێکی نەخوازراوی خێزانی. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر.
هەر لەسەر ئەم بابەتە و گرنگی ئەم سنتەرە کە کراوەتەوە بە تایبەت بۆ هاوسەران کە پێویستە کاو ئیجباریشە ئێمە میوانداری بەڕێز سدیق محەممەدمان کردو کە ڕاوێژکار و ڕاهێنەرە لە سنتەری ڕاوێژی پێش هاوسەرگیری بە خێراتی کاک سدیق بانی باش بیانی باش زۆر سپاس بانێکی باش و پڕوزە بۆ ئێوە سپاس کاک سدیق سەرتا باسێکی سنتەرەکەمان بۆ بکە چەند ڕۆژە دەستی بەکارەکانی کردووە و چی پێشکەش بە هاوسەرانەکەن ئێوە بەگشتی باسێکی سنتەرەکەمان بۆ سنتەرەکە سنتەری ڕاهێنان و ڕاوێژی پێش هاوسەرگیریە ئەو کەسانە دێن کە لە دادگاکانی هەرێم بە تایبەت شاری هەولێر دێن پشکنینی خوێن دەکەن لەوێشەوە دێن لە بۆ ماوەی 3 سەعات لە بۆ سەرەتا بەڵام پلانمان هەیە زیاد بکەین دێن ئەو خولە دەبینن دەرسەکانیش بریتین لە عفۆن تەندروستی کۆمەڵایەتی یاسایی ئەو بە شێوکی گشتی ڕاهێنەرەکان هەم پسپۆڕن هەم لە بواری کۆمەڵایەتی هەم لە بواری تەندروستی هەم لە بواری یاسایی باشە ئیجباریە چۆن من ئاماژەم پێ چ کاتێک بە چه شێوەیەک ئێوە هاوسەران ئیجبارەکەن کە بێ لە ئەو خولە ببینن بەڵێ ئەگەر نێنە خولە نەبینن پشکنینی خوێنیان نادرێتەوە پشکنی خوێنیشان نەدرێتەوە ناتوانن لە محکەمەی گرێبەستەکەی بکەن زۆر باشە بەڵام بەڕستان ئاماژتان بۆ کرد کە 3 کاتژمێرە بۆ تەنها 1 ڕۆژیشە پێتان وایە ئەمە بەسە بۆی کە هاوسەران بتوانن لەو 3 بوارەدا یاسایی کۆمەڵایەتی ئەم بابەتانە ئەوەندە بەس بێ بۆی کە ڕێنمای تاوەربگرن بیدا لە بۆمانە تەقبولی شتەکە بکرێت لەبەرەوە شتێکی نوێ خەڵک هەرکە دێتن نازانی ئەو شتە هەیە تازە بۆ ماوەی 3 هەفتەیە لەبەرەوە شتەکەش هەر شتێک نوێ بیتن دەمانەوێتن خێبرەی زیاتری لێوەگرینەوە پێشکەوتنی بەرچاوڕوونمان ڕوونیەکمان هەبی لە بۆ داهاتوو لۆی ئەو دەورەیە ئەو خولەیە لە بۆ 6 ڕۆژ درێژکەنەوە لۆ پلانمان هەیە هەتا بگەینە 6 مانجیش بە دەنگەوە هاتنی هاوسەران چۆنە بۆ خولە بە شێوەکی گشتی باشە بەڵام هەر بەعام کۆمەڵگە حەزی لە زۆرێک تەمبەڵی و خاوی لەو کارانەدا هەیە حەزیان یان ئەیانەوە ینی خۆ دزینەوە هەیە لای هاوسەران کەنێن بۆ زۆر لەوانێ واستەشی تێدابی مەسەد واستاکەن کەنێن بەڵێ لەلایەن بەرپرسان ڕۆژ واستە بکەن برنێن بەشدار بن بە هۆکاری چی خۆ دزینەوێت تەنها هیچ هۆکارێک چی وا نبینم کابرا نەتوانی پرۆسەکی ئەوها گرنگ پێبینی نەتوانی 3 ساعت تەرخان بکە لە بۆ ئەو پرۆسەیە باشە پێیان وانە کەم خولە گرنگە بۆ ئەوان یاخود چ بەهانەیە کە هێننەوە پێویستیان نییە پێی وایە تەژی بووە لە بابەتی کۆمەڵایەتی و دەرونیەکان و دەڵێ گەیشت سۆشەل میدیا و ئەو شتانەوە پێویستی پێنەبیتن وا هەز دەکاتن ئەمە لە چ تەمەنێکە وا بیرەکاتەوە وڵا 18 ساڵ 25 ساڵ ئەو تەمەنانە ئێوە بەڕای ئێوەکو من لێرای بە دەرفەت ێزان پرسیارەوەت لێ بکەم خۆی گونجاوە لەو تەمەنە هاوسەرگیری بکە نەکا خۆی بڵێ وەڵام من هەموو شتێک شارەزام و هەموو لەو بوارانەیە تێگەشتوم و بەشی خۆم زانیاریم هەیە زانیاریەکانی پچرە بە شێوەک لە سوۆشەل میدیای وەردەگری سوۆشەل میدیاش جێی سیقەومەتمانە نییە لە بۆ وەرگرتنی زانیاری تەنها مەسادری کتێب و قسە وەرگتن لە پسپۆڕانی ئەو بوارەوە لەبەرەوە هەرکە خۆی بە شتێک دەزانی وا هەز دەکاتن پێویستی بەوە نییە کەسێکی تر ڕێنمایی بکاتن لەو کاتەوە ئەو دوو هاوسەرە هەرکە دێن گرێبەستی هاوسەرگیری دەکەن تەمەنەکەیان ئەگە بگەڕێنەوە لە بۆ 20 ساڵ پێش ئێستاکە تەمەنەکە گونجاو و 18 ساڵ 19 ساڵ 20 ساڵ ینی عقلی کامل دەبووم بەڵام ئێستاکە دەتوانین بەرەن 25 ساڵێک تەمەنی عقلی 16 ساڵێکی 20 ساڵ لەمەوبەری هەیە 30 ساڵ لەمەوبەری هەیە بەهۆی ئەو پێشکەوتنە تەکنۆلۆجیایەوە وای کردیە ئەو دابڕانە و ئەو پاشکەوتنە لە ڕووی فکری و معریفیەوە هەبیتن کەواتەوە پێتان باشە کەسەکان لە چ تەمەنێکە ئەو پرۆسە گرنگە و پرۆسە قورسە ئەنجام بن دەڵێ ئەوە جیاوازی فڕۆق فەردی پێ دەڵێن لە سایکۆلۆژیا دەکرێت تەمەنێک لە بۆ کەسێک لە بۆ کەسێکی دەگۆڕێ
بەڵام وامان پێ باشە هیچ نەبی لە 20 ساڵ بەسەرەوە بیتن ینی لە خوار 20 ساڵیەوە لە بۆ ئێستاکە لەوانەیە پاش 10 ساڵیت کە 20 ساڵی کە ڕێیمان بگۆڕێ لە بۆ تەمەنەکەی باشە لە ماوەی ئەو سێ کاتژمێرە ئێوە توانن پەیامێکی تەواو بگەێنن بە هاوسەران لە ڕێگەی ڕاهێنەرەکانەوە ئایا ئەوان پرسیاریان چییە؟ بەڵێ بە شێوەی گشتی بەرکە باسم کرد ڕاهێنەرەکان هەمویان بەتوانان ینی خێبرەی زیاتر لە 15 ساڵیان هەیە لەو بوارەوە ناتوانین هەموو شتێکی ئەوی ئەمە دەمانەوێتن پێیان بگوترێ بەڵام ئەو شتەی باشترینە گرنگترینە لەو بوارەی بۆ ڕێنمایی دەیان دەینێ لایمە ئامۆژگاری نییە لایمە تەنها ڕێنماییکردنە ئەو ڕێنماییەوە بکەین چۆن سوود ببینیت لەو ماوەی هەرکە دەستە پرۆسی هاوسەرگیریەوە بە فعلی باشە ئەتوانی گەر لێرەوە بەشێک لەو ڕێنمایانە ببەخشی بە هەموو هاوسەران هەتا گەر لە قۆناغێکا بێ ئەو لە سەرەتا بێ یاخود پێویستەکە کە بەشدار بن بۆچی چونکە ئێوە چ ڕێنماییەکیان پێێت بەڵێ گرنگترین شت لای ئێمە هەرکە زەختی لێ دەکەینەوە خاڵی هەرە سەرچی و جەوهەری لایمە ڕێزگرتنە کەرامەتی ئینسانەکەیە لە پرۆسی هاوسەرگیری یعنی لە لایمە پاشا و گەدا نییە لایمە زاڵم و مەزلوم نییە لایمە سەرمایهدار و کرێکار نییە یعنی سێراع دروستبی لەو خێزانە لایمە پێکەوە ژیانە بەختەوەریە تێکەڵبوونە ئاوێزەبوونە ئەو خێزانانە ڕێنمایی دیکەمان هەیە گرنگیدان کاتێک دیاری بکرێن لە بۆ خۆیان ئەو هاوسەرانە لە ماوەی ئەو 24 سعاتی سعاتەکە نیو سعاتە بەپێی ئەو مەجاالێک کە هەیتیان ئەگە کەسێک نەبی گوێ لە هاوسەرەکەی بگریتن لەوانەیە بەشتی کە بڕێکاتەوە لەبەرەوە گرینگە ئێمە هەردوولان هەردوو هاوسەر بێنین سژنەکە پیاوەکە ئەوەندەی گرنگجی بە سۆشیال میدیا دەدرێتن هەرکە دێتەوە ماڵی پیاوەکە یان ئافرەتەکە کەسنی گوێ لێ بگریتن ئەگە کەس نەبوو گوێ لێ بگریتن پەنا دەبدرێ بۆ کەسانی دیکە دایکە باوکە دووربی خیانەتە بەڵام ئەگە کەسەکە بوو ئامادە بوو گوێ لێ بگریتن هەموو ئەو شتانەی لە دڵی خۆی بوو پێیوت ئەو کاتە لێک تێگەیشتن دروست دەبێتن ئاسانتر دەتوانن پێکەوە هەڵ بکەن بەڵام ئەگەر هەر کەس هاتۆ ماڵ و پشتیان لێکدری کرد و هەردوو خەریکی مۆبایلەکانیان بوو ناتوانن بە ئاسانی بەردەوام بر لەو ژیانەیدا باشە کاک سەدیق بە پێ و ئەزمموی بەڕێستان هەتانە ئەو بیر و بۆچوونی ئێوە چییە لەسەر پرۆسی هاوسەرگیری لە هەرمی کوردستان لەم ناوچەیەکە ئێمەتیاژین ئاپە دوایە پرۆسێکی سەرکەوتووە بەگشتی یاخود بە ئەستەنگ ئەڕاتەوەی کە بگاتە ئەو تەمەنە و یەکتۆر قوبولکردن هەبێت بەڵێ بە شێوەی گشتی سەرکەوتو دیە پرۆسی هاوسەرگیری ئەوەندەی شارزایم هەبی لە ناو هەولێر باسی هەولێر دەکەم نازانم شارەکانی کە لەوانەیە جیاواز بیتن لەگەر ئەو فکرەی من بەڵام بە شێوەی گشتی سەرکەوتنی لەبەرەوەی تەلاق زۆرە هەر مادەم تەلاق و زیابوونەوە زۆر بوو نیشانی وایە بە هەزاران عایلەشەیە جیانەبوویتەوە بەڵام لەبەر عیبەی کۆمەڵگا و تەژعکردنی دەوروبەرەکەی لێک جیان نەبوونەوە یان منداڵیان لە مابەینە لەبەرەوە هەوڵ نادن لێک جیابنەوە ئەگەنا بە هەزاران خێزانی بکەش لەژێر هەڕەشە و مەترسی لێک جیابوونەوەدا باشە پێ دوایە بێ پرۆسەکە چۆن بێت تا سەرکەوتوو بێت چ خاڵێکی زۆر گرنگ هەیە کە بۆی بەردەوامی بەو پرۆسەیە ببەخشێت و بەردەوام بێت و سەرکەوتوش بێت کۆمەڵک هۆکارە بەڵام ئەوی هۆکاری هەرە گرنگیان گونجانە پێکەوە هاوکوف بوونە ینی لە تەمەنەکانێ دوو پاڵپشتی دەوروبەرەکەیتیان لە بوو ئەو دوو خێزانێ چەند پاڵپشت بن ئەوەندە ئەو خێزانە سەرکەوتوتر دەبیتن بەڵام خێزانەکان زۆر جار تەداخل دەکەن بە خراپ یان تەداخلکردنەکە بە خراپە ژن و مێردەکەش مەجای ئەوەی دەدەن کەسی دیکە بێتە ناو بازنەی ژیانیان لەبەرەوە ئاسانتر هەڵدەوەشێتەوە هەڵبەتە من لە ناو سنتەرەکە و لە کاتی خولەکەشدا باسەکەن بۆ باشە کاک سەقی پێمان خۆش بوو کە تەواوی ڕێنمایەکانمان گوێ لێ بێ وەزیاتر گفتوگوی لەسەر بکەین دەرفەتی بەرنامەکە هەرەوەندە بوو سپاس بە هیوایەوەی کە سەرکەوتوو بن
و خولەکەشتان زیاتر بکەن بۆ گەنجان. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵی 24 کەی 24 کە تیشتی زیاتری هێخستە سەر ئەو سنتەری ڕاوێژە کە هەم ڕۆژی کردنەوەی ئەوە هەم ئێستاکەش کە راپۆرتێکتان هەبوو لەسەری سپاسان دەکەین. سپاس بۆ بەڕاستی. لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشێک لە خانمانی دەستڕەنگین پێشانگایەکیان بۆ کارەدەستەکانیان کردەوە. ئەو خانمانەی کە بەشداریان کردووە بە گرنگی ئەزانن لە سەرجەم شوێنە گشتیەکان پێشانگایان بۆ بکرێتەوە. جا لە ناو زانکۆکان بێ لە ناو باخە گشتیەکان بێت بۆی کە بتوان برێوی زیاتر بە کارەکانیان بن، بۆی بتوان لەو ڕێگەیەوە بژێوی بەدەست بێنن بەرهەمەکانیشیان زیاد بکەن. بە هەمومان بەیەکەوە بینەری ئەو کارانە بین کە خانمانی دەستڕەنگین کردویانە. لەگەڵ دوو خوشکی تریدا لەسەر بەرد هونەر دەنەخشێنن. دێکان و خوشکەکانی پەیامە جوانەکانی ژیان لە ڕێی بەردەوە بە هەمووان دەڵێن. ئەوان لە ساڵی 2016ەوە بەم کارەوە سەرقاڵن. کارەکەیان وردەکاری زۆری تێدایە، بەڵام حەزیان بۆ کارەکەیان وای لێکردوون پەرەی پێ بدەن و لەگەڵ ئەوەشدا گرنگی بە هونەری کاری شێوەکاریش دەدەن. وەک ئەبینە ئیشەکان زۆر وردە، هەمووی کاتێکی تەواوی پێ بەخشراوە بە هەر بەردێکە دروستمان کردووە. ئێمە سێ خوشکی نەمانەوە لە ڕێگەیم ئیشەوە ئەو بەردانی کە خەڵک پیپیا ئەنێ ئێمە ئەتوانین بکەین بە خشڵ و ئەوان بەکاری بهێن و جوانی بکەینە ناو هەموو ماڵێک کە جوانی بیرچێتەوە بەڕاستی لەم ڕۆژە. پێشانگاکە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کرایەوە. سەرپەرشتیارانی پێشانگاکە بە گرنگی دەزانن کارە دەستیەکانی خانمان لە هەموو شوێنێک نمایش بکرێ بۆ ئەوەی ببێتە هاندەرێک بۆ خانمانی دیکەش. زۆربەی زۆری ئەو خانمانی کە لە گروپەکەمانە بەشدارن شوێنی تایبەتی خۆیان نییە بۆ نمایشکردنی کارەکان و ساختکردنەوەیان. پێشەنگاکان و ویستیڤاڵەکانش دەرفەتێکی باشە بۆ ئێمە. زیاتر ئەو کەسی کە یەت مەبەستی ئەوەیە کە شت بکڕێت، ئەمەش دەرفەتێکی باشێ بۆ ئەوەی کە داهاتێکیان دەست بکەوێت و کارەکانیان ساخ بکەنەوە بە هیوای ئەوەی کە زانکۆ و شوێنە گشتەکانی تریش هاوکارمان بن. بەهۆی نزیک بوونەوە لە وەرزی بەهار، خواستی ئافرەتان بۆ بابەتە جوانکاریەکان بە تایبەت ئەوانی لەگەڵ جلی کوردی بەکاردەهێنرێن زیاتر دەبێت. بۆیە خانمانی دەستڕەنگین لەم کاتەدا مەبەستیانە لە زۆرترین شوێن کارە دەستیەکانیان نمایش بکەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمان. هەر لەسەرەوە بەردەوامە بین کە گەنجان سوچێک شوێنێک نەماوەکە توانەکانی خۆیانی تیادان بخەن. ئەوە کچان ژنان خۆیانەتوان لە ڕێگەی کارە دەستیەکانیانەوە. بە هەمان شێوەش کوڕان بەگشتی گەنجانی ئەم ڕۆژە توانین بڵین جێی دڵخۆشیە، توانین بڵین کە ئایندەیەکی گەشت چاوەڕیانەکە لە بەرۆی هەمیشە پشت بە توانەکانی خۆیانە بەستن. هەر بۆ ئێستش گەنجێکی دانیشتی سۆران بە نوێنەرایەتی گەنجانی عێراق و هەرێمی کوردستان لە پاڵ نوێنەری زیاتر لە 150 وڵات بەشداری کۆنفرانسێکی نێودەوڵەتی کردووە، کۆنفرانسی نێودەوڵەتی لووتکەی ئاشتی جیهانی کە لە وڵاتی ئیمارات کراوە. ئەم گەنجە باز لە گرنگی کۆنفرانسەکە بۆ کوردستان 24 دەکات. بابێکەوە بینەر و بیسەری بین. دوای بەشداریکردن لە کۆنفرانسی نێودەوڵەتی لووتکەی ئاشتی جیهانی کە لە وڵاتی ئیمارات ڕێکخرابوو گەڕاوەتەوە هەرێمی کوردستان. محەممەد گەنجێکی دانیشتوی سۆرانە و بە نوێنەرایەتی گەنجانی هەرێمی کوردستان و عێراق بەشداری کۆنفرانسەکەی کردووە و باسی لە بەشێکی نەهامەتیەکانی نەتەوەکەی کردووە بۆ ئامادەبوانی کۆنفرانسەکە. بە دیکومنت و بەڵگە و باسم لە قۆناغەکانی ئەنفالی کورد کردووە، باسم لە ئەنفالی بارزانیەکان و ئەنفالی گەرمیان و قۆناغەکانی ئەنفال بەگشتیوە، هەروە باسم لە کیمیابارانی شاری هەڵابجە کرد و باوانم ڕاگەیاند کە لە عێراق شتێکی وا هەیەکەوە بە یەک چرکەسات حکومەت خەڵکەکەی کیمیاباران کردووە، بەڵام تاوانی ئەوانە ئەوە بووە کە تەنها ئەوان کورد بوون.
محەممەد یەکێک لە پانێلیستەکان بووە و لە کۆنفرانسەکەشدا گەنجانی ئۆکرانیاش بەشدار بوونە. ئەوی من باسم کرد بە تایبەت بۆ ئەوانەی ئۆکرانیان کە تەوا بووم هاتم باوەشیان کردو و وتیان کەس لە ئێوە تێنەگەت مەگەر ئەوە نەبن کە وەکو ئێوە ناخۆشییان بینیوە ئێمە زیاتر لەوانە لە ئێوە تێدەگەین. دووەم جارە بەشداری کۆنفرانسی نێودەوڵەتی ئاشتی جیهانی دەکات، بەڵام ئەم جارەیان وەک بەشداربوویەکی کارا دەرکەوتووە و کۆنفرانسەکە بە گرنگ دەزانێت. ئەگەر بۆ خەڵکێک ئەم کۆنفرانسانە جارێک گرنگ بێتن بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان دوو جار گرنگە، چونکە ئێمە میلەتێکین تا ئێستا خەڵکانێکیان نازانن کورد کیە، تا ئێستا خەڵکانێکیان کە باس لە کوردستان دەکەی وا دەزانن کوردستان شارێکە لە عێراق، نازانن کوردستان یان کورد پێکهاتەیەکی گرنگە یان کورد میلەتێکە مەزلومە و زوڵمی لێکراوە و دەربەدەر کراوە و خاکی دابش کراوە، ئەو بۆ ئێمە زۆر گرنگە ئێمە بتوانین کار لەسەر ئەمە بکەین. وەکو چۆن بڵێ محەممەد مەسیحی تەمەن 24 ساڵان خەڵکی دەڤەری بارزانە و دانیشتوی قەزای سۆرانە. دەرچووی بەشی پەیوەندە نێودەوڵەتەکانی زانکۆی سۆرانە و لە ساڵی 2019 وەک باڵیۆزی ئاشتی بە نوێنەراتی گەنجانی عێراق و هەرێمی کوردستان دەستنیشان کراوە و بۆ یەکەم جار ساڵی 2020 لە وڵاتی تورکیا بەشداری کۆنفرانسەکە بووە و ئەم ساڵیش لە وڵاتی ئیمارات بەشدار بووە و بە پلەی نایاب خەڵات کراوە. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. هەر لە ڕێی چالاکی و کار و ئەو هەوڵانەی گەنجانەوە چینەکرێ کە لە گروپێکی گەنج و لاوانی خۆبەخشی ژینگە دۆست دەستیان کردووە بە هەڵپاچینی دارەکانی نێودارستانە سروشتەکانی یاکرێ، چونکە هەرە و ڕەز و باخانە نییە کە خەڵک خۆی بەرهەمیێناوە پێویستی بە خزمەتکردن. ئەم گەنجانە لە هەستکردنیان بە بەرپرسیارەتی و لە ژینگە دۆستیاندا هەستاون بە بڕینی یاخود هەڵپاچینی ئەو لە قوپۆپەزیانە بە تایبەت بەڕوو ئەو داری مازوو. بەم کارەیانەوێت دارەکان لە ناوچوون بپارێزن و گەشەی جوانتر و خێراتر بێت. لە ڕووی زانستیشەوە کارەکە بۆ گەشەی درەختەکان زۆر گرنگە، بۆیە ئەو ئەن هەوڵیان ناوە کە لەم ڕێگەیەوە ژینگەی ناوچەکەیان بپارێزن. گروپەکن ژگەنج و لاوین خۆبەخش یەن دەڤەرە ئاکرێک و بە دۆستên نزیکیên ژینگەها vê deverê tên dîtin. Di nava van daristanên Xursikê da li gor demê salê ew yên bi karê kezaxekirnadaran rabûyîn ji bo ku daristanên devera xwe ji navçûnê û her diyardeyekan nexwastî biparêzin. ساڵانە ئەمە چالاکی ژینگەی ئەنجامە دەینێ جۆرا و جۆر لە مۆسمەش مۆسمێ مانگە دوو بۆ مانگە سێ بینێ مۆسمێ دارکەزاخەکردنێ یاخود هەڵپاچینە دارێت سروشتی و ئیدەست کرد مەفەر دیت کە سروشتێ دەبەرامە دەبەرە بەجیر سروشتەژی گەلێکی ژینگێ کە جوانە هەیە و دارستانی سروشتی تێنە مەپەفەر دیت کە هەستین بە هەڵپاچین و پاقشکردنەوە دارستانی سروشتی. Rêya ku van gencûlawan girtî dirêje pê dera rêbazaba bû kalên wanaye et pênavî parastina jîngehê da û bi taybet jî daristanên Xursikê ji bo ku ev devera ew lê dijîn her bi ciwanî bimînît. Bav bapîrê me li pêştir ev daristanê parastîne û yekhezaxtîne emeş evêtin li ser riya wan berdewam bîn li parastina jîngê xwe em hev roy hestayîne bi parastina vê daristanê بە کەزاحکردناوی هەڵپاچینە wê بۆ wê li sarê bêtin ev darûbare gelek ciwantir bibin û sirûştê menteqa me gelekî ciwan bibîtin. Et hember kiryarên van gencan da şivankar û ajaldarê den diyar kirin ku ewa ew dikin zêdey her kesî yad berjandiya wana da ji ber ku bi vê kiryarê dê daristanên wana et parastî bin li agiran. زۆر پێ خۆشین ئەف جەحێ لە هاروکاریاماکەن داروبارەخڕی کەزاخاکەن پشتینجێک ئاگریش بەر بێ دێکە کەزاخە بیتن دێ ئاگر لە بن ڕاستە دەری دیتە بن ڕاستیتن هەکە کەزاخەکە لینە بێ ئاگر دەوێ هەرچیتن هەتە دارە شکەکەتن. Li gor zanyariyên zanistî di çandinê da eva ku ev gencetken tiştek herî baş e ji bo vandarên beriyan û mazînan ji ber ku dê bi tevî rûyan ve et parastî bin li ji navçûnê û nexweşiyan.
ئاری حسێن کوردستان 24 ئاکرێ. بێگومان تەکنەلۆژیای نوێ ڕۆڵێکی زۆر گرنگە بینە لە ئاسانکاریکردن بۆ ژیان سەرڕایەوەی کاڵین ئێستا سەرقاڵی کردوین بەڵام لە هاوکاتیش زۆر گرنگە. کۆمپانیایەکی گەیاندن لە زیادبووندان ئەو کۆمپانیانە کەیانەوێت لە ڕێگەی دیلیڤەریۆ کەلوپەلەکان کاڵاکان بگەێنن. ئێستا گەیاندن بە ڕێگەی درۆن خراوەتە کار. ئەنی درۆنەکان بۆ ئەوە بەکارەهێنرن. کۆمپانیاک لە ئیرلاندا بە درۆن خۆراک و خواردن ئەگەێنێ بە کڕیارەکان و ئاماژە بۆ شکات کە خەڵکێکی زۆر لەو ڕێگەیەوە ئەتوانن کاڵاکانیان پێبگاوە بە هەمان شێوانیش ئەو ڕێگەیان هەڵبژاردووە کە هەم بۆ خەڵک و هەم بۆ کۆمپانیاکەش تێچووی کەمترە و بە زووترین کات و بە گەرمیش خواردنەکە ئاگاتە دەست کڕیاران. پشکم زوو ئەو پێشکەوتنە بگاتە هەرێمی کوردستان و ئیتر هەم گەنجان لەو مەترسیانەی ماتۆر و ماتۆرسکیلەکان ڕزگاریان بێ هەم ئێمەش زوو خواردنەکە بگاتە دەستمان و بە تێکترشایی و بە ساردەوەی بۆی نەگاتە ماڵەکانمان. با ببینیم زانم پێشکەوتنە چۆنە. تەکنەلۆژیا لەوە پێشکەوتوترە کە بیری لێ دەکەینەوە هەر ڕۆژە و داهێنانێک دەخرێتە خزمەت مرۆڤایەتی. بازرگانی تەشەنەی کردووە کۆمپانیا پێشکەوتوەکانی جیهان گەیشتونە تا ئاستێک بە فڕۆکەی بێفرۆکەوان بە خێراییەکی چاوەڕوان نەکراو کاڵا دەگەێنە کڕیاران. کۆمپانیایەکی ئێرلندا ئێستا بە درۆن کاڵا دەگەێنێتە کڕیاران. کۆمپانیاکە پێی وایە خۆراک و خواردن بەرزترین داواکاری هەیە و باشتریشە کە بە درۆن بیگوازینەوە. خواردنەکە گەرمە و زۆریش خێرایە. من پێم وایە ئەوە ئۆفرێکی زۆر باشە بۆ بازرگانەکانی ناوخۆش چونکە جگە لە وەرگرتنی خواردن و خواردنەوە هاوکات دەتوانین دەرمانیش داوا بکەین لە دەرمانخانەکان با خێراترین کات بۆمان دێنن. کۆمپانیاکە دڵخۆشە بە پێشوازی کڕیار و بەکارهێنەران و 98% ئۆرانمۆری ڕۆژئاوای ئێرلندا خزمەتگوزاریەکەیان هەڵبژاردووە. لەو کاتەوەی لە سەرەتای مانگی شوبات خزمەتگوزاریەکە بەردەست بووە. سوودەکانی گەیاندنی درۆن بە ئاشکرا ئەوەیە کە زۆر خێراترە و زۆر سەلامەترە لە بەکارهێنانی ڕێگەکانی دیکە بۆ گەیاندن. کاتێک ئێمە بە سەدان گەیاندن لە ڕۆژێکدا لە هەوادا ئەنجام دەدەین لە هەموو ئەو ڕێگەیانە دیکە دوور دەکەوینەوە کە هێواشن و تێچویان زۆرە. ئەوان ئەزمونێکی خراپی کڕیارن و لەسەر و هەموو شتێکەوە سەلامەت نین. راپۆرتێکی PricewaterhouseCoopers مەزەندەی ئەوە دەکات کە درۆن بەهای نزیکەی 42 بلیۆن گیگابایت پێ بۆ ئابووری بەریتانیا دەبێت تا ساڵی 2030 نزیکەی 628,000 کەس دادەمەزرێنن لەو کەرتە. هەروەها توێژینەوەکە دەڵێت فرۆکە بێفرۆکەوانەکان ساڵانە تا $284,000 دروست دەکەن لە فرۆشتنی نوێ بۆ چێشخانەیەکی ئاسایی و سوودە ژینگەیەکانیشی بریتیە لە زیادکردنی هەوای پاک کە زیاتر لە 113,900 تەنی CO2 لە ساڵێکدا دروست دەبێت کە یەکسانە بە چاندنی 46,000 دۆنم دارستانی نوێ. لە سەرەتای پرۆگرامەکەەوە باسی ئەوم بۆ کردنوتم بابەتەکانی ئەمڕۆ و تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە زۆر باشن ئەو زۆر خۆشن بۆیە وتیشم کە ڕۆژێکی پڕوزەتان هەبێ لەبەر ئێمە ئەمڕۆ باسی بەختەوەریەکەین. بەختەوەریە بێت چی بێت؟ ئێمە لەوانەیە زۆر بەمان ئێستا لە گلەی یابین. یعنی کەم کەس هەیە لە دەوروبەرە لە ڕۆژێکە بۆڵی نەیە گلەی نەیە ژیان لە لای قورس نەبێت بەڵام ئەمانە هەمووی لێک چرکەسا تا گۆڕێ بە بەختەوەری. من زیاتر قسەی لەسەر ناکەم هاوکارم دالیا وەک هەمیشە کارە جوانەکانی وەک هەمیشە بە وەرگرتنی ڕاوبۆچوونی هاوڵاتیان زیاتر بۆمان ڕوونەکاتەوە بزانین بەختەوەری لای خەڵک چییە با بەیەکەوە بینەری ئەم ڕاپرسیە بین کە هاوکارمان دالیا کەمال ئامادەی کردو لە سلێمانی. پێت وایە کاتێک کە ئامانجەکانمان بێتە دیە وەختە بەختەوەری؟ بەڵێ بەتەئکید
سیرکە تۆ تەواوی ژیانە با بڵین مدەیەک بەڕێکی قۆناغەکانی خوێندن تەواوەکەی بۆچی هەوڵی کە ئامانجێکە بەدەست بێ ئایا ئیتە سارەیە ئیشێکە ببی بە بۆسی خۆت یان هەر دەستکەوتێک بێت ئەو کەسە پێی دڵخۆشە بێ وایە چکە ئەگەر ژیان ئامانجێکی نەبیان ئەمانجانە و بەدێنە هێنی بڕوان ناکەم بەختەوەریەکی وا ببینی. پێت وایە ئەو کەسانەی کە بەختەوەر نین بەهۆی ئەوەیە کە ئامانجەکانیان ناتۆتە دی؟ بەڵێ ئەگەرێکی زۆری هەیە و ئەگەرێکی تریشێکێتەوە سەر زروف ئایا زروفی کەسەکە چۆنە و چۆن نییە ئیتر ئەوە بەپێی کەسەکانە. لێرەوە ڕێنمایت بۆ گەنجانە چییە بە تایبەتی کە بێهورە نەبنەگەر ئەو کاتەیە کە خۆیانیانەوە ئامانجەکەیان نێتە دی پشوو درێژ بن هەوڵ بن هەتا ئەتوان هەوڵ بن چونکە ئەگەر ئامانجەکەش نێتە دی تۆ ئەزانی کە هەوڵی تاواتی خۆتیاوە ئانی لە سەیاسەی خۆتیاوە بۆ ئیشە و بۆ هەوڵانی کەیاوتە ئەگەر نەژبێ ئەو کاتە دەسەڵاتی تۆیتیان نییە. بەختەوەری ئامانج پەیوەندیان هیچ بەیەکۆ نییە ئەو ئامانجەی کە تۆ دەبێ هەوڵی بۆ بێ هەنی ئەو ئامانجەی کە تۆ داهێنی پێویستی بە هەوڵدانە هەر شتێک کە بتەوێت لەم دنیا بێ هەوڵی بۆ بێ تەنانەت بتەوێت دەست لە مۆبایلەکەت تێ هەڵی وری دەبێ هەوڵی بۆ بدەیت یانی ناتوانێت لە جۆوە سەر دەست لە مۆبایلەکەت بدەیت هەموو شتێ پێویستی بە جوڵەیە لەم دنیاە مرۆڤ بۆ کراوە کە بجوڵێ هەوڵ بێ ئەو ئامانجەی کە ئەتەوێت تەنها بە هەوڵدان دێتەتی ینی هەیە هەوڵەدا ئامانجەکەی دێتی ئەو ساگە بەختەوەر بێ ینی بەختەوەر نابێگەر هەوڵ نەدەیت تاکو ئامانجمێن دەدی. کەواتە چی بەو گەنجانەڵێ کە بەختەوەری و ئامانجیان بێکۆ بەسۆتەوە؟ بەختەوەری ئامانج دووشی زۆر لێک جیاواز نیستا هەیە بەختەوەری لە هاوسەرگیری بێنێتەوە هەیە بەختەوەری لە تەنیایی بێنێتەوە هەیە بەختەوەری لە شتێترا بێنێتەوە لەگوێکردن لە شتێک یا سیرکردنی فلیمێک پێویستە جا بکرێتەوە بەختەوەری و ئامانج پێویستە هەوڵی بۆبەی بەختەوەری شتێکی ترە جیاوازە لەو زۆر کەس پێیان وایە کاتێک کە ئامانجەکەیان یەتە دی و کاتە بەختەوەرن تۆ چۆن لەواڕوانیت؟ نا من پێم وایە پێچەوانە بێ ئینسان ئەگەر ئامانجی دیاری کرد بەڕاستی ئەتوانێت کە ئامانجەکەی پێکا یعنی ئەتوانێت بەختەوەر بیت تا ئەو کاتی ئامانجەکەتە پێکی مادەم دیاریت کردووە یعنی تۆ توانی بەختەوەر بیت تا ئەو کاتی بتوانانی باشی ئامانجەکە پێکی جار کاتێ مرۆڤ بەختەوەر بوو بەڕاستی مێشکیژی ئیشەکە کە مێشکیش کرد بەڕاستی توانی ئامانجەکەیش باشی پێکی قەناعەتی من وایە. بە تایبەتی گەنجان ئەگەر کاچینە لایەن و بۆ چوونیان وەرەگرین باز دەواکەن زۆر جار کە هۆکاری نابەختەوەریان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئامانجەکەیان نەپێکاوەتەوە چۆن لەوە ئەڕوانی؟ واللهی من پێم وانە چکە ئەسانی بۆچی گەنجان حەقی خۆیان لەبەری لە وەزەکان بەڕاستی ئامانج بە تایبەتی لە عێراقا بە شێوازی گشتی ئامان جێمە تۆزێ نادیارە ئیتر شێوازی شەرقی ئەوسەط تۆزێ هەروایە بەڵام بەڕاستی پێم وایە تۆزێ هەڵە بیرەکەنەوە بەڕاستی ئینسانە بێ ئەگەر بە کەمیش بێ یان بە کەمترین شت بتوانێت بەختەوەری بەدەست بۆی ئامانجەکەی بە جوانی پێکێ. بێگومان ئێستا زۆربەتان بیر لەواکەنەوە بە بەختەوەری چۆن بە ئەمە ڕابۆچوونی هەندێک کەسمان وەرگرت لە ڕێگەی ئەو یاخود ئەو بۆچوون وەرگرتنانەی دالیا کەمالەوە کە خەڵک باستی وێ کرد بەختەوەری چۆنە چییە بەڵام پێم خۆشە زیاتر گرنگی بم بابەتە بین و قسەی زیاتری لەسەرکەنی وەرش لەگەڵمان بینەر و بیستەر بمزانن تاچەن خۆتانە دۆزنەوە لەو باسکردنەی ئێمەیە خۆتانە دۆزنەوە لەوەی کە ئایا بەختەوەرن یاخود بەختەوەرنین بزانین بەختەوەری چییە بەڵام ئەوشتان لەبیر نەچە زۆر جار بەختەوەری یعنی لە بۆنکردنی گوڵەکە بەختەوەری لەوەیە کە هەست بە یەک پێکەنینی مناڵێک بکەیت من قسەی زیاتری لەسەر ناکەم میوانداری بەڕێز شیلان سعیدمان کردووە کە ڕێنمایی کار و ڕاهێناری گەشەپێدانی مرۆیە بەیانیت باش شیلان خان بەیانیت باش بەیانی بەڕێز باش بەیانی تەواوی بینەران باش دەستخۆش بێ بە ئەو تەبەرە جوانە زۆر سپاس هەر کە بینیمی هەستم بە بەختەوەری کرد لە بەروی کچێکی بەوزە و بەیانیەکیش بەوزەوە هاتوویتە دە بەرنامەکە بێگومان خۆم بە بەختەوەر دەزانم چونکە دڵ نییە مادەم ئەو بەیانیە خوای گەورە ڕۆژێکی پێداوم و تەندروستیم باشە کە ئەتە بەختەوەرم سپاس بخۆ ئەوە زۆر زۆر گرنگە ڕاستە گەر دەرفەتیەوە بزانین چەند گرنگە هەست بە بەختەوەریەکەین کەواتە پێم بڵێ بەختەوەری چییە؟ مانای بەختەوەری چییە؟ ئێمە چۆن توانین بڵین بەختەوەرین؟ بەڵێ خۆی بەختەوەر بوون و دڵخۆشبوون وا پێنەسەکراوە کە یەکێکە لە هەڵچوونەکانی مرۆڤ ئەو کاتە بەرجەستە دەبێ و ئەو کاتە دێتە دی کاتێک کە مرۆڤ بە ئامانجەکانی بگا بوو دواتریش باسی دەکەین ئایا مرۆڤ هەتا ئەو کاتەی بە ئامانجەکانی نەگا ناتوانێت دڵخۆش بێ
لەبەرەوەی چۆن کۆمەڵێک زانستمانەی پێویستی بە فێربوونە بۆ نمونە کیمیایە فیزیایە جیۆلۆجیا زۆر بابەتمایە پێویستی بە فێربوونە دڵخۆشیش پێویستی بە فێربوونە پێویستە مێشکی من فێر ببێ کە چۆن دڵخۆش بێ ئەجا پشت بەس بۆ ئەو بابەتەش پشت بەسراوە بە سەرچاوێکی زانستی لە زانکۆی هارفاردا کە خاتونێک بە ناوی ناتالیا داتیلۆ کە چارەسەرکاری ڕەفتاری معرفە زۆر بازە و بابەتە دەکا مەقالەیەکی بەڵاو کردەوە ئەو خاتونە لە مەقالەکەی کۆمەڵێک پرسیاری ورجات کە لە پرسیارەکانی ئەو ئێمە چۆن بەختەوەربین کۆمەڵێک پرسیاری دانا پرسیارەکانی ئەوە بوو یەکێک لە پرسیارەکانی ئەوە بووکە بۆ بەدەستێنانی ئامانجەکەم چ کارێکم زۆر باشە یەکێک لە پرسیاری تر ئایا لە پەیوەندی هاوڕێیەتیم چ شتێک بۆ من گرنگە و یەکێکی تر ئایا من چ سوودێکی ئەرێنیم هەبووە بۆ دەوروبەرم بۆ کۆمەڵگایەکەم باشە و زۆر پرسیاری کرد لەو پرسیارانە بابرین لەوانێ ئەو پرسیارانی ئێمە دەکەین لەکنمە ئاسان بێ بەڵام بۆی دەرکەوێت سەتا هەفتای ئەو کەسانێک کە ئەو پرسیارانیان کردووە جوانیانە پێناسێکی باشتریان بۆ ژیان هەبێ پێناسێکی باشتریان وەڵامی ئەو پرسیارانە بە کورتی چیە؟ ئەو پرسیارانە کە لە خۆمان دەکەین بیر دەکەینەوە کە بیرمان کردەوە ئێمە کات بە خۆمان تەرخان دەکەین لێرە بەهاکانی خۆمان دەبینینەوە لەبەر ئێمە کۆمەڵێک بەهامان هەیە بەهای من تۆی هەمومان جیاوازە کۆمەڵە بەهایەکماوەکو کۆمەڵایەتی بوون بۆ نمونە خۆشەویستی کۆمەڵایەتی بوون سەرچێشی تەندروستی ئەفو یارمەتیدان ئەوانە کۆمەڵێک بەهان هەرێک ئەو بەهانە هەمووی باشن هەموو بەسوودن بەڵام هەیە چ بەهایەکی لە سەر و سەرەوەیە بۆ پرسیارانە بۆمان دەردەکەوێت چ بەهایەکم لە سەر و سەرەوەیە بۆ نمونە ئەگەر هاتوو من بەهای تەندروستی لە سەر و سەرەوە بێ من ئەگەر تەندروست بم دڵخۆش دەبم یان کەسێکەیە بەهای سەرچێشی لە خواری خوارەوەی ئەگەر هاتوو بە ئامانجەکەشی بگا ئەگەر سەرچێشی بابرین لە خواری خوارەوە بە ئامانجەکەش بگا بەس ئەگەر سەرچێشیشی کرد بەختەوە نابێت کە لە سەر و بەهاکەی سەرچێشی نییە یان کەسێک لە سەر و بەهاکەی کۆمەڵایەتی بوون هەیە خۆشویستن هەیە ئەگەر هاتوو بۆ بەدەستێنانی بڕوانامەیەک ناچاری بکەن بچێت بۆ دەرەوەی وڵات نازانێت بچێت پەرە بە خوێندنەکەی بدا یان بچێ ماڵەوە بەجێنێڵێت کە لە بەهاکەی خۆشویستن هەیە کۆمەڵایەتی هەیە لێرە دەبێت ینی سەرتێکچوونێک دروست دەبێت دەبێت پرسیار بە کەسێک بکە لە ڕاوشکاری دەرونی بێت کە لە ئەندازەی دەرونی زۆر باز لە بەهاکان دەکە ئەگە بەهاکانی خۆمان دۆزیەوە دەزانین ئێمە بە چ شتێک دڵخۆش دەبین ئەسڵەن دەتوانین بڕیار بدەین بڕیارەکانمان دروست دەبێت و لە کۆتایی دەتوانێت دڵخۆشمان بکە باشە بیرکردنەوەی سلبیمان هەیە یاخود ئەرێنی و نەرێنیمان هەیە ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەرەوەی کە ئێمە هەست بە بەختەوەری بکەین بەڵێ خۆی لە بیرکردنەوەکان زۆر جا باسکراوە پێویستە فیلتەرێک دابنین بۆ بیرکردنەوەکانمان چۆن لە کۆمەڵێک لە زۆر جیهاز و لە زۆر فیلتەر دانراوە بۆ ئەوشتی پیس نەچێتە ژوورێ یان لە کۆمپیوتەرێک دژە ڤایرۆس دانراوە بۆ ئەوی ڤایرۆس نەچێتە ژوورێ لە بیرکردنەوە زۆر باسکراوە دوو جۆر بیرکردنەوەمان هەیە یەک لەو بیرکردنەوەنە ئەوەیە کە بۆ خۆت خەیاڵ دەکەی بیرکردنەوەکە دەچێتە ژوورێ یەکێکیان بەدەست خۆت نییە باشە بیرکردنەوەیەک دێتە ژوورێ و ئێمە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین چۆن نەهێرین ئەو شتانی کە خراپە نەستەمێشکمان لەبەرەوەی لە چارەسەرکاری ئەوانە باز دەکرێت زۆر تەرکیز بکەینە سەر باشەکانی ژیان سەر جوانەکانی ژیان لەبەرەوەی کە تەرکیزت خستە سەر جوانی و باشەکانی ژیان مێشک ئەو توانایی هەیە چیشتی باش و جوانە بێنێتە بەرچاوت بۆ منێتەوە بیر لە کەسێکی خراپ دەکەیەوە برێ خراپیەکانی ئەو کەسەی برێ ئالانی خراپی ئەو کەسەی چیە مێشک ئەو توانایی هەیە چیشتی خراپی ئەو کەسەیە بێنێتە بەرچاوت دای بتاشێ ئەگەر ئەو کەسە دۆسی خراپیشی دە بۆ خۆی دادەتاشێ کاتە مێشک ئەو توانایی هەیە بەڵام ئایا ئەگەر تەرکیزت قسە سەر کەسێکی لایەنە باشەکان چیشتی باشە بۆ دێنێ جگە لەوەش مەسەلەن من بیر بکەمەوە لە خۆم یان کەسێک بڵێ ئایا من کەسێکی بەدبەختم یان بێبەختم کەسێکی دڵخۆشم یان بێبەختم بۆ منەگە برێ من کەسێکی بێبەختم خۆی ژیانی ژوایە پڕە لە شکست و پڕە لە سەرکەوتن ئەگە برم من کەسێکی بێبەختم چی شکست و بربەستەکان هەیە بۆم دێنێتەوە بەرچاوم بە بیرم دێنێتەوە چی ینی لە گچکەیەوە ئەمە لە توانای ساڵی لە توانای خۆمدا ئەگە برێ من کەسێکی بەبەختم من کەسێکی بەختەورم بۆ بەختەوەرم چیشتە باش و هەلو دەرفەت و باشەکان هەیە دێنێتە بیرم جە ئێمە ئایا کامە بڵێن ئەوە باشە چکە لە ئەندازی دەرونی زۆر باز لە پرسیاری زیرەکانە دەکا نۆ زۆر زیرەکچیمان هەیە یەک لەو زیرەکانە پێ دەکتێت زیرەکی سۆزە هەڵچوون واتە ئەو کەسێک کە خاوەنی ئەو زیرەکێ بێت دەتوانێت پرسیاری زیرەکانە لە خۆی بکە بەڵام کاویان باشە بۆ نمونە ئێستا ئەو پەرداخە زۆر ینی نمونەیە گوتراوە بەڵام هەر دەیرێ مۆچکە زۆر جوانە بۆ ئەو پەرداخە نیوەی ئاوی تێدایە نیوەی پڕەگە پرسیارێک بکەم لە تۆ لە خەڵک برم ئەو پەرداخە چی تێدایە بەشێکیان دەرێ نیوەی پڕە
بەشێکیان دێنیوەی بەتاڵە هەردووشیان بەشێک لە حقەتەکە دەڵێن واتە هەردوو گەڕاستە بەڵام کاویان بڵین ئەوە باشە خۆی ئەوە گرنگە کامە تەرکیز بخینە سەرچی چکە لە ژیان ئێمە بیرۆکەی نەرێنی و سلبی هەر هەیە لە حتاکو لە زانکۆی کالیفۆرنیا لە ئەمریکا توێژینەوە کراوە دەرێ ڕۆژانە ئێمە 6,000 بیرۆکەی خۆی دەخزێنێت تەمێشکمان لەو 6,000 48,000 بیرۆکەی سلبین نەرێنی خۆی ئەوە لێکۆڵینە و دراسەیە کراوە زۆری ئەمریکا کە بە خۆ دەزانێت ئەنجە لێرە ئەگە ئەو لێکۆڵینەوە بکرێ ئێرەکە پڕە لە ڕووداوی تراژیدیا و ناخۆش و ڕۆژانە ڕووداوی ناخۆش بە بەرجەمان دەکەوێت دەبێت سەتاچەند بیرۆکەی نەرێنی بچێ بۆ مێشکمان ئەنجە بۆ چارە سەرکاری ئەوە زۆر بازەکە ئێمە تەرکیز بکەینە سەر باشی جوانەکانی ژیان بیر لەلایەنە باشەکان بکەینەوە و پرسیاری زیرەکانە لە خۆمان بکەین باشە پێشوی پرسیارێکتر لێ بکەم ئەوە ئەمەوێ بە کورتی هەنێک بیرۆکە هەنێک خام هەنێک شت هەیە یەتە مێشکتەوە بە بێویستی خۆت بەبێ خۆت بیرە لێ کردبێتەوە ڕاستە ئێمە زۆربەی کات بیر لە شتە خراپەکانەکەینەوە بەڕەوڕوویە چین بۆیە بە سەرمانێت بەڵام ئەو بیرۆکانی کەیەتە مێشکتەوە بە بێویستی خۆت ئەمە چۆن بتوانین دەرکەین لە مێشک بڵێ بیرکردنەوەیکە بە بێویستی خۆت دەچێتە ژوورێ بیرکردنەوەکە لەوانەیە ناخۆش بێ باشە تۆ دەسەڵاتت لەسەر نەبێ یعنی ئەگە بیرکردنەوەکە ناخۆشە بەڵام وەک ئەوی باس ماکتی فیلترێک دابنین ئێمە وا بکەین چۆن قوڵ بینەوە ئەو هەموو شتە ناخۆشە چۆن دەسەڵاتی بەسەردا بگرین زوو تەرکیز بکەینە سەر باشەکان چکە ئێمە لە ژیان هەموو بیرکردنەوەی کە دێتە مێشکمان لایانی باشەیە لایانی خراپێ ئێمە دەبێت زوو فریای خۆمان بکەوین بی لە لایەنە باشەکەی بکەینەوە لەبەرەوەی مەترسیەکەی ئەوەی کاریگەری دەبێت لە سەرفتارمان یەکسە لێدانی دڵ خێرا دەبێ و ڕەنگت زەر دەبێ و لیکەڕژێنە کالیک دەرنادن و تەسیری دەبێت لەسەر لایەنی بایلۆجیمان کە ئەوەش کە بەشێک لە کۆئەنداوی مشکمان بەڵام دوجار هەر خۆت دەتوانی سەیتەرە بکەی بەسەری بڵێ خۆت دەتوانی ئەوش بەپێی ئیرادەی خۆت بەپێی ئیرادەی کەسەکەی دەتوانێت باشە شیلانیان لە بۆچوونی هاوڵاتیان گوێمان لێ بووتیان ناگەر ئامانجەکەم نێتە دی بەختەوەر نیم کەواتە بەختەوەری بەستراوە بۆی کە ئامانجەکەت بێتە دی یاخود بگەی بە ئامانجەکەت باشە پرسیارکی گرنگ و باش بوو چکە زۆر پەیوەندی هەیە بەو بابەتە قسەکەی ئەنتۆنیۆ ڕۆبیۆسم بیرکەوتەوە ئەنتۆنیۆ ڕۆبیۆزێکێکە لە پیاوە هەرەمەزنەکانی دنیا کە زۆر باز لە یاساکەسیەکان دەکا دەڵێ زۆر پەیوەندی هەیە لە نێوان دڵخۆشبوون و بەختەوەربوون و ئەو یاساکەسیانی کە کەسەکە بە خۆی دادنێ بۆ مێسە و خاتونە کە جێبیستی بوون هەندێک گوتی ئەو کاتە دڵخۆشم کە بڕوانامەیەکم هەوێیان فلان شت بەدەست بێنم ئەو کاتە دەتوانم دڵخۆش بم کەواتە ئەو یاساکە خۆیەتی ناتوانێت دڵخۆش بێ ئێمە ئەگە یاسایەکماندانە لە سەروی خۆمان ئێمە ناتوانین دڵخۆش بین کەواتە ئەنتۆنیۆ ڕۆبەرت زۆر باز لە یاساکەسیەکان دەکاتەرێ ئەو کەسە یاسایەکانی خۆیەتی ناتوانێت دڵخۆش بێ ئەوی زۆر لە سیمینارەکان مەسەلەن پرسیاری کردووە لە کەسێکی پرسیوە لە پرسیاری کردووە لە کۆمەڵی کەس بۆ ئەوەی بەختەوەربی یان دڵخۆشبی پێویستە چ ڕوو بدا قەرارە چ ڕوو بدا دەرێ هەر لە یەکێک لەوێ هەستاوەتەوە بچێتی بۆەوەی بەختەوەر بم ئەگە ئەو فلان بڕوانامە بەدەست بێنم و هاوسەرێکم هەبێ و سارێکم هەبێ و لە مۆدی لێ بێ فلان بێ وا بێ و چەند کەسێک کۆمەڵێک مەرجیان داناوە دەرێ هەر لەوێ ژمارتمان کەسێک 6 ساڵی پێویست بوو بۆ ئەوی بگاتە بەختەوەری کەسێک 8 ساڵی پێویست بوو بۆ ئەوی بگاتە دڵخۆش بوون کەواتە یاسای کەسەکەی ئەو یاسایە کە دایناوە ناتوانێت بەختەوەر بێ و دەرێ پرسیارشم لە هەندێک کەس کردووە قەرارە چ ڕوو بدات و ئەمڕۆ دڵخۆشی پێدەکەنی دەڵێ مادام هاو قسەی تازەکردم مادام خوا ڕۆژێکی پێداوم و تەندروستیم باشە لە ناو خێزانەکەی خۆمم تووشی لە دەستدان نەبووم بوو هو نەخۆشێکی درێژخایەن نییە و لە ئایلەکەمە تاوکاتم دڵخۆشم کەواتە یاسای کەسەکەیە چونکە لە هەندێک شتێش ئێمە ئەوەندە لە ئامانجەکەمان قوڵ بووینەتەوە هەیە چەند ساڵێک ئەوەندە بەجوی ئامانجەکەی قوڵ دەبێتەوە خۆشبەختیەکەی لە دەستدان بەڵێ ئێستا هێنری فۆرد یەکێکە لە پیاوە هەرە دەوڵەمەندەکانی جیهان کە خاوەنی شەریکەی فۆردا زیاتر لە 300,000 کرێکاری لە بندەسا ئەوە چاوپێکەوتنێکیان لەگەڵ کرد لیان پرسی ئەگەر ژیانت دووبارە بگەڕێتەوە تۆ چی دەکەین لە وەڵامدا گوتی من ناموێ بمە ئەو کەسە ئەو کەسە دەوڵەمەندە یعنی ئەوەی هەر نابژێرم لەبەرەوەی شتێکم لە دەستداوە بە ناوی ئاسوودەیی دەروون بەهۆی سەرقاڵبوونم بەکارەکەم کەواتە لەو نمونان و زۆر نمونە بۆمان دەردەکەوێ خۆشببختی ئەوە نییە کە بەدەستی دێنی خۆشببختی ئەوەیە زۆر جار بەجێ تێشتووە ئەو شۆش زۆر جار دەڵێ تۆ لە باخەکەی خۆتی سەری باخی دراوسێکی ئەو سەوسترا ئەو جوانترا بۆیە لەبەر ئەوەشە کە ئێمە نرخی ئەو شتانە نازانی ئەگەر هەتا بچیتە باخەکەی و بەرسێرەکەی خۆشە سەوز ئەوە دیلی ئارزوەکانمانین ئێمە نابی دیلی ئارزوەکانمان بین قسەکەم معنای ئەو نی ئارزومان نەبێ
ئارەزوومان هەبێ بە ئارەزوو بژین بەڵام بۆ ئارەزوو نەژین بە ئامانج بژین بەڵام بۆ ئامانج نەژین چونکە کە بە شتێک ژیایی دوجار پێی گەیشتووی دڵخۆش دەکات بەڵام کە بۆ شتێک ژیای لەوانەیە هەر پێ نەگەی لە کۆتایەکە هەر دڵچوون بی و هەر کەسێکی خەمۆک لێ دەرچێ بۆ مناسبەش بوزا دەڵێ بەختەوەری خاڵ نییە بەختەوەری ڕێگایە ئەو شێوازە ڕێگایە کە خۆت بە خۆتی هەڵدەبژێری ڕاستە بەڵام زۆر کەسە بینین ڕۆژانە هەزاران قسەی ئاوا بیستن ئەوە لە من بەدبەختم من ڕەش بینم لە هەموو شتێکە هەست دەکڵە بێشانسم ئەم قسەیە زۆر لەناو ئێمە دووبارەکرێتەوە بێشانسم شانسم لە منیە من ڕەشبین ئیتر ڕەشبینە بەگشتی بە پێچوانشەوە کەسی گەشتبین هەیە بەڵام پێت وایە ئەو کەسانەی کە ڕەشبینە نەگەن بە بەختەوەری یاخودنا بەڵێ خۆی لە نێوان کەسی ڕەشبین و گەشتبین هەمووجار ئەو قسەی دەکەم تەنها یەک جیاوازی هەیە ڕەشبین تەنها شتە خراپەکان دەبینێ کەسی گەشتبین شتە باشەکان دەبینێ بۆ نمونە کەسی گەشتبین کۆمەڵێک باوەڕ هەیە لە ژیانی بۆ خۆی دروستی دەکات کەسە ڕەشبینەکان ناتوان ئەو باوەڕە دروستکەن بۆ نمونە من باوەڕم وایە سەر دەکەوم من باوەڕم وایە نمرێکی باش بەدەستێن من باوەڕم وایە ژیانم بەرەو باشتر دەچێت من باوەڕم وایە بۆ نمونە دەم بە بازرگانێکی گەوریان لایەنی مادیم باش دەکەم ئەو باوەڕانە کەسی ڕەشبین ناتوانێت ئەو باوەڕانە دروستکە جەکە ئەو باوەڕانت بە خۆ دروست کرد یەکەم سوودی ئەوەیە کە تۆ دڵخۆش بی چکە ئێمە هەموو ئەو هەموو هەوڵ و تەقەڵا و مادووبوونەمان هەموو بۆ ئەوەی لە کۆتایەکەی کە بڵێن سەرکەوتوو بم وایە دڵخۆش بم چونکە ئێستا کۆم پرسیارش لە خەڵک بکەی مەسەلەن ئێستا پێیان بڵێ بۆ دەتەوێت بڕوانامێکی باش بەدەستبێن یان بۆ دەتەوێت دەوڵەمەند بی یان بۆ دەتەوێت لە کۆتایەکە قەنەعەتمان پێ دەکەن تاوەکو دڵخۆش بین ڕاستە ئەو قەنەعەتمان پێ دەکەن خۆشە زۆر لەسرم بابەتە قسە بکەین زیاتر بێگومان بینەران و بیستەرانیش هەمیشە بە دوای ئەوەیە گەڕن کە چۆن ڕێگەکانی بەختەوەری بدۆزنەوە بەڵام دەرفەتی بەرنامەکە هەرەوەندەی پێدەین بەڵام هێشتا دڵخۆشین کە لێرە میوان بووی سپاس دەکەین سپاس بۆ تۆش سپاس بۆ ئەو دەرفەتا و سپاس بۆ ئەو تەورە جوارە زۆر سپاس بێگومان ئەگەر باسی بەختەوەری بکەین تەنها من لە دیدی خۆمەوە ناڵم هەستکردنە تۆ هەستە پێکرد ئەو بەختەوەری بۆیە هەمیشە بە ئێواڵم مادەم توانای ژیانکردنتان هەیە ئەوە ئێوە کەسێکی بەتوانان کەسێکی بەختەوەرن لەبەرەوەی ئافرین ئازایەتیەوێ کە ژیان بکەیت ئافرین ئێوە بەهێزن کە بەردەوامن و بەپێوەن و ژیانەکەن چونکە ژیان قورسترە هەموو کەس دەتوانێت ئاسانە خۆی لە ناوبەرێو بمرێ بەڵام هەموو کەسیش ناتوانێت بژی بۆیە هەمیشە ژیان بکەن و هەست بە بەختەوەریش بکەن بێگومانەوە کەسێکی بەختەوەرتان لێ دەرەچێت.